بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. خدای گەورە لە قورآنی پیرۆزدا شوێنکەوتنی پێغەمبەری خوای کردوتە پێوەر و بنەما لە ئەگەرێکدا ئەگەر خەڵکان بانگەشەی خۆشویستنی خدایان کرد هەروەها شوێنکەوتنی پێغەمبەری مەزنی کردوتە پێوەر بۆ ئەوەی خوداش بەندەکان و مرۆڤەکانی خۆش بوێت. خدای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلی الله علیه و سلم پێیان بێژە ئەگەر ئێوە ڕاست ئەکەن و خوداتان خۆش دەبێ دەیفەرمونون شوێنم کەون و پەیڕەویم لێ بکەن. لە ئەنجامی شوێنکەوتن و پەیڕەوی لێکردنم بەرهەمێکی گەورەی دنیاوی قیامەتیتان چنگ دەکەوێ کە زۆر گەورە و شایستەیە. ئەویش ئەوەیە خوددا بەهۆی ئەو شوێنکەوتنەوە ئێوەی خۆش دەوێ. هەمیشە خۆشەویستی و ڕقلێبوونەوە بە دوو جەم سەردەکرێ مرۆڤێک ڕقی لە یەکێکی دیە ئەویش دیکەش ڕقی لەمە یان بۆ خۆشەویستیش هەروایە بەڵام خۆشەویستی نێوان خوددا و بەندە دەبێتە سێ جەمسەر کە خودی پێغەمبەری مەزن و پەیامەکەی و شوێنکەوتنی دەبێتە چقی ئەم دوو جەمسەرە و دەبێتە بە یەکگەیەنەری خوددا و بەندە. واتە خودای گەورە کاتێک خۆشەویستی بەندەکەی وەردەگرێ و لە بەرامبەریدا خۆشەویستی خۆشی بۆ بەندەکەی دەردەبڕێ کە ئەم بەندەیە لە پەنای خۆشەویستیەکەشیدا شوێنکەوتنی پێغەمبەری خودای بۆ خزمەتی خوددا ناردبێت ئەگینا خوددا وەری ناگرێ. عەبدوڵای کوڕی مەسعودی هاوڵی پێغەمبەری خوا دەفەرمێت پێغەمبەری خوددا لە ناو لیمی بیاباندا بە چیلکەیەک هێڵێکی ڕاست و دروستی کێشا و فەرمووی ئەمە ڕێگای منە و پەیڕەوی لێ بکە و شوێنم بکەوە. لە پەنای هێڵە ڕاستەکەشدا کۆمەڵێک هێڵی لار و ناڕاستی کێشا و فەرمووی ئەمانەش تو لە ڕێگەکانی شەیتانن ئامان شوێنیان نەکەون و بە سەرگەردان نەبن. مەبەست لە شوێنکەوتنی پێغەمبەر چییە؟ ئایا بۆ شوێنکەوتنی پێغەمبەر ڕێگا و ڕێبازێکی ڕوون و ئاشکرا هەیە؟ ئێستا لە ناو ژیانی موسڵماناندا سەدان ڕێباز و گروپ و مەزهەب هەن. ئایا بۆ شوێنکەوتنی پێغەمبەر ڕێبازێکی دیاریکراومان هەیە؟ چۆن بتوانین ببینە شوێنکەوتەیەکی باشی پێغەمبەری خوددا؟ ناسێنەرەوەکانی ڕێبازی پێغەمبەری خوا کامانن؟ جیاوازی نێوان ڕێبازی پێغەمبەری خوددا و ڕێبازەکانی ترچین بۆ ئەوەی بەراوردیان بکەین و بیان ناسینەوە. مەرجە ڕێبازەکەی پێغەمبەری خوددا بە ناڕەحەتی و ناخۆشی تەنرابێ و ڕێگەکانی شەیتانیش بە گوڵ و جوانی و خۆشی. بەڕێزان پاش ئەم ناوبڕە لەگەڵ میوانەکە ئەم مامۆستا شاخەوان سیا مەنسووری زانای ئاینی تەوەری شوێنکەوتنی پێغەمبەری خوا تاوتوێ دەکەین و هەوڵ ئەدەم وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تریشتان بۆ وەرگرم. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا شاخەوان سیا مەنسووری زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باس و خواست. سپاستانەکەم مەحفوظ بن یا ڕەب. مامۆستایان تەوەری شوێنکەوتنی پێغەمبەری خوا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. بزانین مەبەست لە شوێنکەوتنی پێغەمبەری خوا چییە؟ چ شتێک ئەبێتە هۆی ئەوەی کەوا موسڵمان شوێنکەوتەی پێغەمبەری خوا بێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وقائدنا ومعلمنا ومدرسنا ومهندسنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. صلاة وسلام خوي پروردگار لسر پیغمبری آخر زمان به محمد المصطفى عليه الصلاة والسلام. دیارە دەستەواژەی شوێنکەوتنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە ئێمە لەم مانگەدا لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە زیاتر بیر لە شوێنکەوتنی پێغەمبەری خوا بکەینەوە و بە دوای ناسینی پێغەمبەری خوادا بگەڕێین و ئەو پرسیارانە لە خۆمان بکەین ئایا بیلفعل ئێمە شوێنکەوتوویەکی تەواوی پێغەمبەری خوین عليه الصلاة والسلام و ئایا بیلفعل ئەوەی کە پێغەمبەری خوا فەرموویەتی ئێمە جێبەجێیەکەین لە دنیادا لەم مانگەدا لە هەموو مانگێ زیاتر گرنگە ئێمە ئیحتیمامی پێ بدەین چونکە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کاتێک کە پێغەمبەری خوا دێتە دنیاوە لە ساڵی 570 هیجریە لە 24 ئەو کاتەکە 12 ڕەبیع الأوەلە بەڕاستی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام مەساری ئەرزی گۆڕی مەساری زەوی گۆڕی بەڵام کاتێک خوای پەروەردگار جەل جەلاله و پێغەمبەری خوا ئەنێرێت تەنها ناینێرێت بۆ ئەو زەمەنە دیاریکراوە کە پێغەمبەری خوا تیایاژی واتە بڵێن پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەو 63 ساڵەی ژیانیدا
چی فەرمووە سەحابەکان لەو کاتەدا بەگوێیان کرد بێ و ئیدیتەوە ئیطاعی پێغەمبەری خوا هەر لە ژیانی خۆیدانیە بەڵکو بەگوێکردنی پێغەمبەری خوا گوێڕایاڵیکردنی پێغەمبەری خوا لەو کاتەوە دەست پێکات کە بۆ بە پێغەمبەر و هەتا ئەو ڕۆژەی کە ئینسانیت لەسەر زەویدا ئەمێنێتەوە. پاشان ئێمە بزانین مەبەست لە شوێن کەوتنی پێغەمبەری خوا چییە؟ طبعا لە مەبەست لە شوێن کەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەگوێکردنی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام، یعنی ئەو فەرمانانەی کە کردوێتی ئەگەر قەدەغە کراوەکان بە ئینسان بەگوێی ئەگەر فەرمانەکان بەگوێ بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، یعنی ئەمر بێ نەهی بێ هەردووکێ بەگوێ بکات، چونکە ئەوەندەی کە بەکردەوە ئینسان شوێن پێغەمبەری خواکەوە ئەوەندە بە قەول شوێنی ناکەوێت. ئەگەر ئینسانێک لە ژیانیدا لە هەموو تەمەنیدا قورئان نەخوێنێتەوە نەزانێت نەخوێندەوارە خوای تەعالا محاسبەی ناکات، بەڵام ئەگەر بەکردەوە بە قورئان نەکە خوای تەعالا محاسبەیەکە. وكذلك سنەی پێغەمبەری خواش عەلەیهی سەڵام پێغەمبەری خوا ئەگەر کەسێکی نەخوێنەوە لە ژیانیدا ژیانی پێغەمبەری خوای نەخوێند بێت و نەزانێت کەی لەدایک بووە کەی وەفاتی کردووە چەند ساڵ ژیاوە چی فەرمووە چۆن شەرحی قورئانی کردووە چەند فەرمودەی بۆ ئێمە جێڵا و گوناهبار نابێت، بەڵام بەگوێی فەرمانەکانی بکە و شوێن فەرمانەکانی بکەوە لەوێدایە ئەسڵی مەوزوعەکە. بۆیە شوێن کەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەرمایشتانەی کە کردوێتی ئەو سنەتانەی بۆ ئێمە جێڵاوە، چونکە هەر قەول نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە بە قەول فەرموویەتی، ئەوەی بە فیعل خۆی کردوێتی، ئەوەی لە بەرچاوی کرا و پێغەمبەری خوا قسەی نەکردووە یعنی ئیقراری کردووە، ئەمانە بەڕاستی کە لە حەدیثی پێغەمبەری خوا باسەکرێ هەرزێکیان جێی باسی ئینسانی مسلمانن. ئینسانی مسلمان کاتێک بە شوێن کەوتوویەکی تەواوی پێغەمبەری خوا دائەنرێت ئەو فەرمانانەی کە پێغەمبەری خوا کردوێتی بۆ ئینسانەکان بەگوێ بکات و ئەو نەهیانەش کە لێی کردووە ئینسان وازی لێ بێ. ئێستا لە نێو ژیانی ڕۆژانەی مسلمانانە ئەتوانین بڵێن سەدان ڕێچکە و گروپ و مەزهەب و حیزب و ئایدیای جیاجیا بانگەشەی ئەوە ئەکەن کە هیچ نەبێ ئەمان لەسەر ڕێڕەوە ڕاستەکەی ئەو ڕێڕەوەن کە بۆ عەبدوڵای کوڕی مەسعودی دیاری کرد. تەنانەت ئەوانی تریش وەکوڵێ ڕەدەکەنەوە باوەڕیان بەوانی تنی هەتا بۆ بانگەشەکەرانی ڕێبازێکیان ئەوانی تر هەمووی بە گومڕاو سەر لێ شێوا و نەزانناوە بە بەڵام لە کاتێکامون ئەگەر شۆفێرێک بێ بچێ بۆ هەولێرەگە چەند ڕێگەیەک هەبێ کەس ینی ئەوانی تر هین ناکە ئەڵێ هەمومان بۆ هەولێرە چین. ئایا ئێمە لەناو ئەم ڕێبازە جیاجیانە چۆن بتوانین ڕێبازە دروستەکەی پێغەمبەری خوا بدۆزینەوە یا وەریگرین یا پەیڕەوی لێ بکەین؟ طبعا ڕێبازی دروستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیاری نەکراوە بە عەشیرەتێکەوە بێجگە لە عەشیرەتێکی تر، بە حیزبێکەوە بێجگە لە حیزبێکی تر، بە کۆمەڵێکەوە بێجگە لە کۆمەڵێکی تر. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی دوور و درێژان لە کۆتاییدا فەرموویان سەحابەکان فەرموون ئەی پێغەمبەری خوا ئێمە چۆن ئەو خەڵکە بناسینەوە کە ئەهلی ئاگرن؟ فەرمووی بەوە بیناسنەوە ما ئەنا عەلەیهی و ئەصحابی، ئەوەی کە من و سەحابەکانی لەسەرم بۆیە بیناسنەوە. بۆیە لێرەدا ئەوەی کە پێغەمبەری خوای لەسەر بووە و سەحابەکانی لەسەر بووە لە قورئان و سونەتە صەحیحەکانی پێغەمبەری خوا هەر کەسێک ئەو ڕێبازە بگرێت، ئەگەر ڕەشپێز بێت، ئەگەر کورد بێ، ئەگەر عەرەب بێت، ئەگەر عەجەم بێت، ئەگەر حیزبی بێت، ئەگەر غەیری حیزبی بێت، هەر ناویەکی هەبێ مادام ئەم ئینسانە لە ئەسڵی فکرەکەیە ئەوەیە کە پێغەمبەری خوا لەسەرێتی سەحابەکان با ناویشی جابێ. لێرەدا ئەگەر تەماشاکەی لە دوای ئیمامی عوسمانەوە کاتی ئیمامی عەلی و دوایی کە کێشە دروستە بێ لە بین ئەمەیەکان و مخالفینیان و دوای دەوڵەتی ئیسلامی کە کێشەی زۆری تیا دروست بووە بەتایبەتی لەو سەرەتا ئەوانەی کە کوشتن و بڕینیشیان کردووە ئەهلی سونە و جەماعەتیان دەرنەکردووە لە بازنگەی شەریعەت، یعنی ئەوەی کە جەماعەتی معاویە مەسەلەن و جەماعەتی کە عائیشە و سەحابەکانیان لەگەڵ بووە کاتێک کە هاتوون هیچیان دەرنەکردووە لە بازنگەی ئیسلام، لە کاتێکدا کوشتاریشیان لە بینا بوو. بۆیە هەردووکیان لەسەر سنەتی پێغەمبەری خوا بوون. بۆیە ئەوەی لەسەر سنەتی پێغەمبەری خوا و قورئان و سنەت بێ بە کورتی هەر ناوێکیە بێ ئینسان ناتوانێت دەریکات بڵێ من طبعا ئینسانێک ئەگەر بڵێ من لەسەر دینی خوای پەروەردگارم و ئەوەی غەیری منە لەسەر ئەم بەرنامەیە ئەو خۆی ئەلێوە کەوتۆتە هەڵەکەوە، ئەلێوە ئینسانە کەوتۆتە هەڵەکەەوە. بۆ چونکە ئەم ئیسلامە بۆ هێنانەوەی ئیسلام بۆ هێنانەوەی بەرنامەی خوای پەروەردگار بە سەحیحی
یعنی هەموو لایەکی پێویستە ئیسلام وەکو بینایەک وایە بینایەک گەچی پێویستە بلۆکی پێویستە لمی پێویستە چەمەندۆی پێویستە هەموو شتێکی پێویستە بۆیە بە هەمویان بینایەک دروستەکەن دەرگای پێویستە بە هەموو ئەم جاتوان تەکوینی بیناکە بکەن بۆیە ئێمەش بەو جیاوازی و جیاوازەکان هەر بووە لە سەردەمی خۆیان إمام أبو حنيفة إمام شافعي إمام أحمد كري حنبل إمام مالك هیچ کامیان ئەو لایتریان ڕەبس نەکرد و نەوتوە من لەسەر سنەتی پێغەمبەری خوانێ کە خلافی زۆر گەورەشیان لە فقه بووە ئیمامی عەلی ئیمامی عومەر لەگەڵ عەبدوڵای کوڕیا وەکو ئیبن قەیمە فەرمێ لە 350 مەسئلەیان خلافیشان بووە هیچیان لە بازنەی ئیسلام دەرنەکردەوە بەڕاستی بۆیە ئەگەر ئینسان بڵێ من بەتەنها لەسەر ڕێبازی پێغەمبەری خوامەوە هەر لەوێ هەڵەی کردووە ئەگەر ناخەڵکی تریشەیە باو باپیرانی مەموێ لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا بوونە لە پێشەکەکە ئاماژەمان بەو قەولەیان و فەرمودەی عەبدوڵای کوڕی مەسعوددا کە فەرمێ لە ناولمی بیابانە پێغەمبەری خوا هێڵێکی ڕاستی بۆ کێشام و پێناسەی کرد بە ڕێگە و شەریعەت و ڕێبازەکەی خۆی وە لە پەناشیەوە کۆمەڵی هێڵی خوار و خێچ و ناڕاست ئەمانەش تو لە ڕێکانی شەیتانن ئەم نەخشەیە یا ئەم شێوە ئەندازەیە چ ئاماژەیەکی تایە و چیمان پێ دەڵێ طبعا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زۆر جار بۆ تێگەیاندنی سەحابە و ئوممەتەکانی مەثەلی هێناوەتەوە مەثەلی هێناوەتەوە جاگەر بە قەول بێ یان بە فعل بێ وەکو ئەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەوێ لە ناو لمەکەیە ڕێگەیەکی ڕاست دیارەکە دوایی کۆمەڵی ڕێگەی دیارەکە کە چەوتە ئەفەرمێ ئەمە ڕێگەی ئەمە سیراط المستەقیمە ئەمیتر هەمووی ڕێچکە و ڕێبازی شەیتانە ئێمە چۆن ڕێچکەی پێغەمبەری خوا لە ڕێچکە و ڕێبازی شەیتان جیا بکەینەوە تەمەن ئێمە کاتێکە هەر کەسێک هەر حیزبێک هەر وڵاتێک هەر کەسێک ئەپێوین بە پێوەری قورئان و سنەت بە پێوەری قورئان و سنەت نەک بە عەقڵی خۆمان کاتێک ئەی پێوین بۆمان دەرەکەوێ ئەمە لەسەر ڕێبازی شەیتانیان شەیتانیە ئینسانێکی مسلمانە ڕێکخراوێکی ئیسلامیە مەسەلەن کارەکەی لەسەر ڕێبازی قورئان و سنەتە بەڵام جاری وای هەندی هەڵەی تایە ئەمە ئەوە ناکە کە دەریکەی لە ڕێبازەکە ئەو ڕێچکە و ڕێبازی شەیتانە هەر لە ئەوڵەوە دژایەتی قورئان بۆ خۆیەکە دژایەتی پێغەمبەری خواکات ئەمڕۆ چەندەها ڕێباز و ڕێچکە هەیە دژایەتی قورئان دژایەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دژایەتی مسلمانان دژایەتی ئیسلام دژایەتی ئاینەکانی پێش ئیسلامیشەکە ئەمە دیارە چ ڕێچکەیەکە بەڵام کاتێکە من دێ مسلمانێک لە بابەتێک لە بابەتەکانە لا ئەدا تووشی هەڵەیەکە بێ ئەمە ناکرێ بڵێ تۆ لە ڕێگە و ڕێبازە ڕاستەکە لا داوە ئەم ئینسانە چاکەکەشی ببین و خراپەکەشی ببینە ئینسانە بێ بە ئینصاف بێ بەڕاستی الئینصاف خیر الأوصاف وەکو فەرمیانە باشترین صیفەتە بۆ ئینسانی مسلمان پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کاتێک لەگەڵ سەحابەکاندا بە دەشتێکدا ڕوات ئاژەڵێکی مردارەوە بوو و لە ڕووی جەنابتانەوە بە ڕێزانێکی جوان لێمان و ئەمان بینن ئەبینێ کە سەحابەکان لوتی خۆیان ئەگرن ئەڵەن کە بۆنی ناخۆشە بەڵام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کاتێک ئاژەڵەکە بینێ مردار بووەتەوە دانەکانی دەرکەوتەوە زوبانی هاتۆتە خوارەوە بە دانەکانیدا فەرموویەتی ماشاءالله دانی چەند سپی جوانە هەنێ بە ئینصاف بووە هەر خراپەکەی نەبینیوە هەر بۆنەکەی نەبینیوە بۆ ئینسانی مسلمانی بەڕاستی نابێ وەکو هەندێک مێش و مەگەز بەس لەسەر شتی خراپ بنیشێتەوە کاتێک کە من لەگەڵ تۆیە تەعامولەکەم لەوانە چێ جەنابەت لە 98 شتەکانە جوان بێت لە 98 شتەکانی تۆ جوان بێت بە پێی قورئان و سنەتی پێغەمبەری خوا ئەمە لەسەر شەڕەکەی ئیسلامیت بەڵام لە 102 یان بە هەڵە تێگەشتووی یان هەڵەیەک بەسەر تا تێپەڕیوە بەڕاستی یان بۆ تەنزیم نەکراوە و لە ناو هاوڵەکاندا ئایا پێغەمبەری خوا هەموو شتێکی بۆ تەنزیم نەکرا سەحابەیە کاتۆ فەرمووی پێغەمبەری خوا وەڵا کافرێک وتی لا إله إلا الله من کوشتم بەڵێ من کوشتم وتی بۆچی وتی وەڵا وتمام لا إله إلا الله ترسایە فەرمووی ئەلا شەقەقتە قەلبە ئایا دڵی شەق کردە بوو ئیدەن هەڵە لە ناو سەفەش ڕووی داوە وەنییە کاتێک ماڵین مسلمانێک کۆمەڵێک جەماعەتێک ڕێکخراوێک هەڵەیەکی بچووک تێداندا ڕووەدا ئەو هەڵەیە معنای ئەوە نییە زەربی سفریان هەڵە ناو سەحابەش ڕووی داوە مامەسا چەندین نمونەمان هەیە بۆ نمونە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە جەنگی سەفین و جەمەلە ئامادە بووە نوێژی مردوو جەنازەش لەسەر شەهیدی بەرامبەری بکە دوعای خێریشی بۆ کردو غەنیمەتیشی لە دابەش نەکردن یا بە مناڵە ئیمامی شافعی لە مزگەوت و لە مەرقەدەکەی ئیمام ئەبوو حەنیفە وازی لە کۆمەڵی ڕێی خۆیان ناوتێتی بەس لەبەر حرمەتی گۆڕەکەی ئیمام ئەبوو حەنیفە بەڵام سەیرەکەین لەم ڕۆژە شوێن کەوتوانی پێغەمبەری خوا ئەمانەیان نییە
ینی زانایەکی ئاینی لە گروپی ئامادە نیە نوێژ لە پشتی زانایەکی ترەوە بکە ئەوانی تر بە گومڕان ناوە بە ینی دوعای هیدایەتدان و ئەم شتانیان بۆ کاو کە ئەنەوە ینی خۆی لەسەر ڕێگە ڕاستەکەی و مەبەستم ئەوەیە ئەم ڕێگە ڕاستی کە پێغەمبەری خوا بۆ عەبدوڵای کوڕی مەسعود و هاوڵانی تری دیاری کرد ئایا فرە ڕەنگی و فرە دەنگی لە خۆ ئەگرێ بۆچی لەو سەردەما ئەمە نەبووە بۆچی لە ئێستایا هەیە؟ طبعا بمرور زمان إنسان كاتب لسردمي بيغمبري خوا دوورەکەی دو خلاف زیاتر ڕووی تێکە يعني تۆ تەسەوورکە لە سەردەمی پێغەمبەری خوا دا هەندێک خلافە بووە لە دوای وفاتی پێغەمبەری خوا ئیمامی ئەبوو بەکر و دوای ئیمامی عومەر و دوای ئیمامی عوسمان و دوای ئیمامی عەلی ئەوە ڕوویدا کە ڕوویدا لە سەفین ئەو جەنگە ڕوویدا لە نێوان هەردوو لاشیان مسلمان بوون هەردوو لایەن بۆ نوێژ بەیانی هەڵسابوون بۆ شەو نوێژ هەڵسابوون ئەم خلافانە شتێکی واریدە لە ئیسلامدا ئەم خلافانە شتێکی طبیعیە لە ئیسلامدا بەڵام نەگاتەوەی کە من لە پشتی تۆ نوێژ نەکەم نەگاتەوەی کە من بڵێم بەهەشت بەس خوا بۆ من و تاقمەکەی منی دروست کردووە ئەوەی کە وەکو من بیر ناکاتەوەی تر ئاهلی بەهەشت نییە نەگاتەوەی کە من بڵێم سەلەفی ساڵح تەنها منم ئەوەی وەکو غەیری من بیرەکاتەوە ئەو سەلەفی ساڵح نییە ئەو خلافانە لە ڕابردووشە هەبووە لەناو ئومەراکانی بەنی ئومەیەدا لەناو ئومەراکانی دوای بەنی ئومەیەدا ئەوانە هەندێک لە عولەمایان خۆ کاتێ لە سجنابوونە ئیبن تەیمیە کاتێک لە سجنابووە هەڵەکانی دەسەڵاتدارانی باس کردووە زۆر جار ئەو زانە بەڕێزانە معنای ئەوە نەبووە کە ئیدی بە هەموو شێوەیەک پابەندی ئەو بەرنامە بێ کە لەگەڵ کە دایان ناوە مخالفی قورئانیش بۆ هەندێک جار بۆیە ئەم خلافە زۆر جار لە بینی زانایان و ئومەڕایە هەبووە لە نێوان عالمەکاندا هەبووە هەتا کارگەرتووە ئەوەی کە تەکفیری یەکتریان کردەوە وەکو مەسەڵەن ئیبن تەیمیە لەگەڵ هەندێک لە وەکو ئیبن حەجەری هەیتەمی و پیاوە بەڕێزانە ئەمە مەبەست ئەوەیە کە مەبەستم لە قسەکەم ئەوەیە ئەم خلافانە نابێت ئەوەی کە ئێمە بەرامبەرمان لە دین دەرکەین بڵێن بەرامبەرمان لەسەر ڕێی ئیسلام نییە بڵێن بەرامبەرمان لەسەر ڕێی قورئانی ئیدەن هەر هەموومان شوێن پێغەمبەری خواکەوین کە شوێنی پێغەمبەری خواکەوتین بە لێکدانەوەی خۆمان بە لێکدانەوەی سەلەفی ساڵح چونکە ئێمە ئەوەی کە لە بەردەستمانە ئێمە دینێکی منەزەلە لە خواوە هاتەوە دەستکاری ناکرێت دینێکی منەزەلمان هەیە و دینێکی مؤەوەلمان هەیە ئەوەیە کە تەعویلی قورئان و حەدیث کراوە ئێمە ناکرێت دینە مؤەوەلەکە بکەینە دینی منەزەل يعني ئەوەی کە تەعویلە ئەوەی کە تەفسیری قورئانە ئەوەی کە تەفسیری حەدیثە بکەینە دین کاکە تەفسیری قورئان دین نییە تەفسیری حەدیث دین نییە وەکو حەدیثەکە ئەمە تەفسیر و لێکدانەوەیە عالمێک بە شێوازێک لێکی داوەتەوە عالمێکی تر بە شێوازێک لێکی داوەتەوە عالمێک وتوێتی فصلی لربك وانحر مەبەستی پێ قورئانیە مەبەست پێ قورئانە مەبەست پێ قوربانیە بەڵام ئیمامی عەلی فەرمێنە خێر مەبەست پێ قوربانی نییە مەبەست پێ دەستگردنە لێرەیە فصلی لربك وانحر ئەم خلافانە هەر هەبووە ناکرێت یەکێک ئەو خلافە زەق کاتەوە بە شێوازێک بیکاتەوەی کە نوێژ لە پشتی تۆ نەکات ئەمە ئەسڵی هەڵەکەیە مامۆستا خوای گەورە کاتێک کە ئیسلامی بۆ پێغەمبەری مەزن نادووە صلی الله علیه وسلم پێ فەرمێت ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها يعني ئیسلامی کردوتە پێوەر شاڕێگەیەکی دروست کە تۆ لەسەری بڕۆ ئەگەیتە مەنزڵ ئەگەیتە ئامانج ئەگەیتە بەهەشت لەم ڕۆژە لە ئەمڕۆی مسلمانان ئێمە هەمومان ئەزانین ئیسلام شاڕێگەکەی بەڵام لەوەچە لامان دابێ ئایا ڕێگەیەکی دیاریکرا و وەکو ئەڵێ ڕێگەیەکی زۆر دڵنیاکەرەوەمان هەیە کە تەواو نزیک بێ لە ڕۆحی ئیسلامەوە ئەو ڕێگەیە کامەیە؟ طبعا تۆ لەم ڕۆژەیە لەم ڕۆژگارەیە ئەو ڕێگەی کە ئینسان دڵنیا بێ لەسەری ئەمە ڕێگەیەکی باشە ئەو قورئانە ئەو حەدیثە هەر کەسێک لە ئێمە هەر بە ڕێزێکە گوێی لێمانە خۆی بپێوە بە قورئان خۆی بپێوە بە سونەت چۆن ئێمە باسی پێغەمبەری خواکەین صلی الله عليه و آله وسلم باسی شوێن کەوتنی پێغەمبەری خواکەین وەنیە شوێن کەوتنی پێغەمبەری خوا بەگوێی فەرمانەکانی خوایە من أطاع الرسول فقد أطاع الله ومن يطع الرسول فقد أطاع الله هەر کەسێ بەگوێی پێغەمبەری خوا بکە ئەوە فەرمانەکانی خوای جێبەجێ کردووە ئێمە کاتێک ئەڵێن چ ڕێگەیەک هەڵبژێرین کە ئەمە ڕێگەی ئیسلام با تەماشاکەین پێغەمبەری خوا لەگەڵ دراوسەیە چۆن بووە وەکو پێغەمبەری خوا بە تەواو پێغەمبەری خوا لەگەڵ خێزانەکانی چۆن بووە پێغەمبەری خوا لەگەڵ مخالفین و ئەوە چۆن بووە پێغەمبەری خوا تەنها لەگەڵ کافرات چۆن بووە پێغەمبەری خوا لەگەڵ منداڵە چۆن بووە پێغەمبەری خوا لەگەڵ ئافرەتانە چۆن بووە پێغەمبەری خوا لەگەڵ دیلا چۆن بووە پێغەمبەری خوا لە کاتی حەربە لە کاتی جەنگە چۆن مامەڵەی کردووە پێغەمبەری خوا لە کاتی ئاشتیا چۆن معاملەی کردووە پێغەمبەری خوا لەگەڵ یەهود و نەسارایە چۆن معاملەی کردووە پێغەمبەری خوا چۆن نوێژی کردووە ئەمانە کاتێک کە ئێمە هێنامان دیراسەمان کردو
قورآانی خوای پەروەردگارمان لە بەردەسا بوو ئەزانی کێمە لەسەر چ ڕێگەیشین ئەگەر من تعاملم لەگەڵ دراوسێکەمە بەو شێوازە بوو کە پێغەمبەری خوا تعاملی لەگەڵا کرد صلی الله عليه وسلم وتەواو ئەگەر من تعاملم لەگەڵ خێزانەکەمدا وەکو ئەو شێوازە بوو کە پێغەمبەری خوا تعاملیە کرد ئەوە دیارە بەڕاستی ئێمە لەسەر ڕێگای ئیسلام و با لە گروپێکی دیاریکراویش نەبن کاکە باو باپیرانی ئێمە هیچ حیزبێک نەبوونە و هیچ ناوێکیشان نەبووە و مەزهبیشان هەندێک نەبیستووە و مەزهب بە مامۆسایانی ئاینی دیراسەیان کردووە و کاتەش ئەو خەڵکە لەسەر ڕێی ئیسلام بوو لەسەر شاڕێی ئیسلام بوو هەمووشان بەرەو باشترین ئینشاءالله ڕۆیشتون بۆیە بەڕاستی ئێمە ئەوە گرنگە ئەخلاقی خۆمان قسەکانی خۆمان بپێن بە قورئان بپێن بە حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بە میزانی قورئان و سونەت کردەوەکانی ئێمە دەرچوو بالفعل ئەو کاتێن بۆمان دەرەکەوێت کە ئێمە لەسەر ڕێگەی ئیسلامین ئەگەر دەرنەچوو پێغەمبەری خوا فەرمووی بۆ دراوسێکت باش بە کاکە تۆش هەموو ڕۆژە من لەگەڵ دراوسێکە شەڕەکەم پێغەمبەری خوا فەرمێ شتومەکی خۆتان دراوسەکەتان ئەزیەت مەدەن منش هەموو ڕۆژێ هەرچی خاشاکی ماڵەکەمێ لە بەردەم دراوسێکەمە فڕێدەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لەگەڵ منداڵە نەرمونیان بن يرحم من في الأرض يرحمكم من في السماء ڕەحم و سۆستانە بێ بەرامبەر بە خەڵکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئازاری خەڵک مەدەن إن الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا ئەگەر من کاتێک کە ڕێزێکم لە یەکێگر لە خۆم گەورەتر بوو بالفعل ڕێزم لێ گردو بەزەیم بە منداڵەکەی هاتووە من لەسەر ڕێگەی ئیسلام بەڵام ئەگەر پێچەوانەکەی بوو ئەوە دیارە من لام داوە ئەبێ بگەڕێمەوە ئەبێ بەڕاستی بگەڕێمەوە لەسەر بەڵام تێگەشتنی من لەواچێ بۆ ڕێزگردن شێوازێکی تر بێت تێگەشتنی تۆ لەواچێ تێگەشتنی من بۆ ئەوەی ڕێز لە منداڵێک بگرم ڕێز لە پیاوێکی پیر بگرم بەو شێوازە بکە دوو قسەی لە خۆشی لەگەڵا بکەم کە جارە دەستی بگرم لە جادەبی پەڕێنمەوە بەڵام لەواچێ تێگەشتنی تۆ بۆ ڕێزگردن بابەتێکی تر بێ ئەو بۆ دیارێکی بۆ بەری یارمەتێکی دارایی بدەیت شێوازی تێگەیشتنەکانمان بۆ نەسەکان جیایە و نەسەکانیش جیایە بۆیە بەڕاستی ئێمە قورئان سونەت دوو ترازووە ئەبێ ئێمە کردەوەکانی خۆمان بپێوین بۆ دوو ترازوە مامۆستا خوای گەورە شوێنکەوتنی پێغەمبەری خوای صلی الله علیه و سەلەم کردوتە پێوەر کاتێکە ئەڵێگە خواتان خۆش ئەوەش شوێنی پێغەمبەر بکەون ئەوجا خوش لێتان خۆشیەوێن و لێتان خۆشە بێ مەرجە هەموو مرۆڤێ ئەبێ شوێنکەوتی پێغەمبەری خوا بێ اینجا ئەتوانێت خوای خۆش بێ و خواژەوی خۆش بێ بۆ منە مرۆڤێکی سادە و نەخوێنەوار و نەزان لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و پەرستشەکانەوە لەوەچێت تا ڕادەیە کەسێکی موسڵمانێ بەس نەزانێت شوێنکەوتنی پێغەمبەری خوا چییە یا من نتوانێت بۆ سونەتەکانی زۆر جێبەجێ بکە ئایا ئەم ڕێز و پلە خوایەی چنگ ئەکەوێ یا چۆن چۆنی ئەمە خوای تەعالا ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني فاتبعوني ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ شوێنی من بکەون پیاوێکی پیر دادەیەکی پیر لە ماڵدایە لە شوێنێکە لە من و تۆ لای خوا خۆشەویسترا بەڵام لەواچێ خۆشەویستی من و تۆی بۆ پێغەمبەر نەبێیان نەیتوانێت دەری بڕێ ئەوە معنای ئەوە نی ئەوی خۆش ناوێت فاتبعوني اتباع یعنی شوێنکەوتن گرنگە شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە فەرمانەکانی جێبەجێیەکە نازانێ فەرمانی خوایە نازانێ فەرمانی پێغەمبەری خوایە بۆیە خۆشویستنی پێغەمبەر لەگەڵ شوێنکەوتنی پێغەمبەر ئەبێ ئاگادار بین دوو شتن کە لە ئینسانی موسڵمان داوا کراوە خۆشویستنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و شوێنکەوتنی پێغەمبەر ئێمە هەر کاتێک شوێنی پێغەمبەری خوا نەکەوین پێغەمبەری خوامان خۆش نەوێت ئەوە من لە قورئانی شارەزانە بووین بەشێکی گرنگ لە ژیانی ئیسلام دەرەکەین بەشێکی پێغەمبەری خوای پەروەردگار ناردوێتی بۆچی ناردوێتی بۆی ناردووە کە قورئان تەفسیر کا بە عەمەلی و بە قەول بۆ ئینسانی موسڵمان زۆرێک لە ئاەتەکانی قورئانی تەفسیر کردووە ئەوەی کە پێویستی بە تەفسیر بۆ لە ژیانی خۆیدا ئەگەر ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بازنەکە دەربێنین هیچمان بۆ نامێنێتەوە مامۆستا مرۆڤ یەکێک لەم دوانە پێغەمبەری خوای زۆر خۆش بێ کە ناوی ئەهێنن بگری دڵی پڕ بێ لە عەشق و سۆز و محەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم مناڵەکانی تەنانەت بە ناوی سەحابە و یاران و تەنان خێزانەکانی پێغەمبەرەوە ناو بنێ بەڵام مەرجەکانی شوێنکەوتنی پێغەمبەری خوای تیانە بێ یام لە ڕێبازێکا بێ خۆی لە دژایەتی پێغەمبەری خوا و نەشزانێت کە ئەمە ڕێبازێکی دژە خوایە
ئەمە چۆن ئەکرێت؟ ئایا ئەم دوانە بەبێ وەکوڵی لازم و مەلزوم یەکن خۆشویستن و شوێن کەوتن یان بە یەکێکیان خۆشەویستی خوا بەدەستێنین و مرۆڤەکانیش خۆیان ئەو کاتە خۆشەوێ؟ ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کاتێکەڵین پێغەمبەری خوامان خۆشەوێت، کاتێکەڵین مسلمانین محەممەد بە پێغەمبەری خۆمان نەزانین، لەو کاتەدا پێغەمبەری خوا مافی چیە بەسەرمانەوە؟ مافی پێغەمبەری خوا چیە بەسەر تاکی مسلمانانەوە لێرەوە دەست پێکات. یەکێک لە مافەکانی پێغەمبەری خوا بەسەری ئێمەوە بەسەر ئێمەوە خۆشویستنیەتی، خۆشویستنی شەریعەکەیەتی. یەکێکی تر لە مافی پێغەمبەری خوا بەسەر ئێمەوە دیفاعکردنە لە سونەتەکانی پێغەمبەری خوا، دیفاعکردن. کاتێکە من لە ڕێبازێکدا کارەکەم نەک دیفاع لە ڕێبازەکەی پێغەمبەری خوا ناکات، دژایەتی ڕێبازی پێغەمبەری خواکات، نەک دیفاع لە قورئان ناکات، دژایەتی قورئانیشەکە، ئەم خۆشەویستی پێغەمبەرە شتێکی بەتاڵە، شتێکی بۆشە. ئەبێ من لە خۆم بپرسم ئایا بۆ بەدەستێنانی لقمەیەکی دنیایی من ئەکرێ دژایەتی پێغەمبەری خوا بکەم عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکدا خوای تەعالا فەرمێ وفي السماء رزقكم، نفرموا في الأرض رزقكم وفي السماء، رزق لأسمان دياري كراو دابش كراو بو إنساني مسلمان بس جهدك بويا براستي أو كساني على المسلمانين ما في بيغمبري خوا بسريانه أرزم كردن خوش ويستني بيغمبري خوا دفاع كردن لبيغمبري خوا كاتك بيرزي برامبر بيغمبري خوا أكرت من كاتك الرفيق يكم هي دوست يكم هي أما اللي بسيطه بيقدر الرفيق يكم هي بردوام دجايتي بيغمبري خوا بكات أمر بوم شاك نكري نصيحته أمش قريب كم نكري من تاسر لك عليهم أما الرفيق يعني الرفيق يجي منها شو كان لوانش الرجل من تأثير أو تأثير يسأل منها بيت منش بكون مجر كاريجرية وبوي براستي ما في بيغمبري خوا عليه الصلاة والسلام بسر إيموا دفاع كردن للسنة كاني بيغمبري خوا دفاع كردن لخيزانة كاني بيغمبري خوا دفاع كردن لهاولاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام صلوات دان لديار بيغمبري خوا عليه الصلاة والسلام خۆشویستنی پێغەمبەری خوا حەز بکەم پێغەمبەری خوا ببینم ئەخرەمە زۆر گەورەیە یعنی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فرمودێکدا کە ئیمامی موسلم ئیجاڕێتەوە ئەفەرمی ئەشەد الناس لي حبا ئەو کەسەی کە زۆر منی خۆشەوێ ئەو کەسەی کە زۆر منی خۆشەوێ کەسێکە يود أحدهم هێشتا نهاتون ئەفەرمێن نهاتون لە دوای ئێوە دێن یعنی ئامادەن هەرچی ماڵ و سەروەت و سامانیانەیە بیبەخشن بەس تەنها لە بینینی منە ئەمە خۆشەویستی پێغەمبەری خوایە. ئیتر دیفاعکردنەکە ئەولاترە ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک پێغەمبەری خوای خۆشەویستی پێغەمبەری خوا چی لێ کردووە ثابتی بەنانی بۆمانە جێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە حیلەت ئەولیا ئەفەرمێ ئەنەسی کوڕی مالیک کاتێکە لە شاری بەسڕە بوو کوڕ و وەچە و خزم و دۆستی کۆ کردەوە فەرمووی ئێوە شاید بن واللهی 80 ساڵە پێغەمبەر وفاتی کردووە هەموو شەوێ خەوم پێوە بینیوە 80 ساڵ پێغەمبەری خوا وفاتی کردووە هەموو شەوێ خەوم پێوە بینیوە فەرمووی ئەی ثابت وەسیەتت بووە کە موویەکی پێغەمبەری خوام 80 ساڵ هەڵگردووە ئەمە خۆشەویستی پێغەمبەری خوایە موویەکی پێغەمبەری خوام 80 ساڵە هەڵگردووە ئەی ثابت ئەگەر وەفاتم کرد بیخەژێر زوبانم و کاتێم خەیتە قبرەوە ئەو خۆشەویستی پێغەمبەری خوایە عليه الصلاة والسلام بۆیە بەڕاستی ئێمە بێ بزانین خۆشویستنی پێغەمبەری خوا باجی هەیە شوێنکەوتنی پێغەمبەری خوا باجی هەیە ناکرێت من بەڵام شوێنکەوتوی پێغەمبەری خوام عليه الصلاة والسلام بێڕێزێک بەرامبەر پێغەمبەری خوا کرێ من دانیشم بێڕێزێک بەرامبەر پێغەمبەری خوا سنەتی پێغەمبەری خوا خێزانەکانی پێغەمبەری خوا کرێ هاوڵەکانی پێغەمبەری خوا کرێ من دانیشم هیچ قسەیەک نەکەم ناکرێ ئەمە لەگەڵ خۆشویستنی پێغەمبەری خوا یەک ناگرێتەوە بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەو کەسەی خۆشی بوێت ئەو کەسەی ئەو پێغەمبەرە نازدارەی خۆش بوێت ئەبێ بە معنای کەلیمە لەگەڵ خۆشەویستیەکەیە بێت تەماشای حەسەنی بەسریکە ئەوە خۆشویستنی پێغەمبەری خوایە حەسەنی بەسری کاتێک وەصفی پێغەمبەری خوا بۆ قوتابیەکانی ئەکات وەصفی پێغەمبەری خواکە وەصفی دەموچاوی ئەکات وەصفی پرچی ئەکات وەصفی لوتی ئەکات وەصفی گوێچکەی ئەکات وەصفی جلەکانی پێغەمبەری خوا ئەکات هەتا ئەگاتە وەصفی نعلەکانی پێغەمبەری خوا دەسەکا بە گریان طەڵەبەکانە فەرموون لماذا تبکی یا ئیمام بۆ ئەگریت فەرمووی لە باسی نعلی پێغەمبەری خوایە فەرمووی نعل بذیکره فەرمووی ئەوە باسی نعلێکە ئێمە بەهۆی ئەو نعلەوە بەرزە بینەوە لای خوا نعل
نعلو بذكره فرمووی چۆن نەگریم نعلێکە خوای پەروەردگار کاتێ موسا لەسەر ئەرزدا بوو لەسەر زەویدا بوو فەرمانی پێکرد فەرمووی فەخلع نعلەیکە ئینەکە بالوادی المقدس طوى بەڵام پێغەمبەری داوات کرد بۆ لای خۆی نەیفەرموو نعلەکەت داکەنە جیایە ئەمەی پێغەمبەری خوا مەبەستم ئەم خۆشەویستیە بۆ پێغەمبەری خوا وای لێکردون کە بە تەواوەتی شوێن پێغەمبەری خوا بکەون وای لێکردون کە خۆیان و ماڵ و منداڵ و دۆست و خۆشەویستیان بە تەواوەتی دوای پێغەمبەری خوا بکەون عەلەیهی سەڵات وسەلام خوای تەعالا لە قورئانە فەرمێت ئەگەر ئێوە ماڵ و سەرۆت و سامان و خێزان و برا و خوشک و عەشیرەت و بازرگانیەکانتان لە خوا و پێغەمبەری خوا خۆشتر بێ ئەوەی چین ئێوە تاوانبارن بەڕاستی ئێمە ئەبێ نە بازرگانیەکەمان نە ماڵ و منداڵمان نە نەفسی خۆمان هیچمان بە پێغەمبەری خوا خۆش بێ لەوە چێکێ پرسیار بکات بەڵێ باشە بۆ ئەوەندە خۆشەویستی پێغەمبەری خوا گەورەکەنەوە بۆ ئەوەندە ئەبێ پێغەمبەرمان خۆش بێت پرسیارێکەوە نییە بۆچی پرسیارەژەر بکەین چۆن ئەم خۆشەویستیە بپێوین ینی بۆ نمونە ئێستا بۆ من نووسەرێک دەڵێ زۆر جار مرۆڤ ئامادەی ڕۆحی خۆی بخاتە مەرجە لە پێناو داراییەکی خۆی بۆ نمونە ئێمە چۆن نێوان خۆشەویستی پێغەمبەری خوا و شتێکی مادیە یان لە نێوان ئەم شتانەی کە باسمان کرد باوکو و دایکۆمانە چۆن بتوانین پێوەری لای خۆمان دروستکەین کە بەڵێ پێغەمبەری خوامان سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە دایک و باوکمان خۆشتر ئەوێ چۆن ئێمە ئەمە بکەین لەگەڵ پرسیارەکەی جەنابتە بارەکەڵڵا بک چۆن ینی چ پێوەرێکەیە کە ئێمە پێغەمبەرمان لە هەمویان خۆشتر دەوێت زیاتر خۆشێت پێوەرێکی زۆر جوانەیە ئەویش ئەوەیە بەو پرسیارە دەست پێکەم بۆ پێغەمبەرمان خۆش بێت لە هەموو کەس بۆ زیاتر پێغەمبەرمان خۆش بێت لەبەر یەکشت ئێمە کاتێک فەرمانێکی باوکمان هەیە فەرمانێکی پێغەمبەریش هەیە باوکمان بۆ نمونە پێمان ئەڵێت ئەم کارە ئەبێ بکەی بەڵام لەم وەرەوە فەرمانی پێغەمبەری خوا فەرمێ مەیکە نەفسمان ئەڵێ ئەم کارە بکە پێغەمبەری خوا فەرمێ مەیکە ئەگەر ئێمە نەفسمان لە پێغەمبەری خوا خۆشتر ویست باوکمان لە پێغەمبەری خوا خۆشتر ویست کامیان جێبەجێکەین فەرمانی باوکمان جێبەجێکەین فەرمانی نەفسمان جێبەجێکەین بۆیە زۆر جار ئینسان فەرمانی خراپت پێکات نەفسیش نەفس الئەمارەة بەڵام پێغەمبەری خوا وان نییە پێغەمبەری خوا بەردەوام فەرمانی چاکت بکات لێرەدا ئەومان بۆ دەرەکەوێت ئایا فەرمانێکی پێغەمبەر گیان بە دایک و باوک و بە قوربانی بین فەرمانێکی پێغەمبەری خوا بێتە پێشەوە لەگەڵ فەرمانێکی باوکمانە کامیان جێبەجێکەین فەرمانێکی پێغەمبەری خوا دێتە پێشەوە ئەفەرمی ئەم کارە بازرگانیە مەکە بەڵام لەو لاوەڵەن کاکە 100 دەفتەر قازانجەکەی بیکەین کامی هەڵەبژێرین نەفسمان ئەڵێم کارە بکە پێغەمبەر خوا فەرمی مەیکە ئێمە کامی جێبەجێکەین ئەوە پێوەرەکەی مامۆستا لە شوێن کەوتن و خۆشەویستی پێغەمبەری خوایە ئێمە چیمان دەزەکەوێ هەم لە ڕووی دنیاییش و قیامەتیشەوە وەکو ئەزانین پێغەمبەران هیچ میراتێکیان لێ بەجێ نەما بەڵام خۆ لە هەندێک ڕووی معنەوی و ئەو شتانەشە مرۆڤ لە دنیاە بۆ نمونە هەندێک شتی دەزەکەوێ لە خۆشویستنی پێغەمبەری خوایە ئێمە لە ڕووی قیامەتی و دنیاییەوە چی بە موسڵمانان ئەگە لە ڕووی دنیای و قیامەتیەوە کاتێک ئینسانێک پێغەمبەری خوای خۆشویست ئەوە دیارە ئەم ئینسانە پابەندە بە قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا بۆ مانایە خۆشویست کە ئیشی پێ بکە بەڵام خۆشی نەویست ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى أما خاڵێکی تر ئێمە کاتێک گەڵین پێغەمبەری خوامان خۆشە بەرووبوومی چییە بەرووبوومەکەی سەحابەی کاتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێغەمبەری خوا فەرمووی باشە بۆ ئەوەندە بێتاقەتی فەرمووی پێغەمبەری خوا وەڵڵی ثەوبان بوو فەرمووی پێغەمبەری خوا بیرم کردومە لە دنیاە بەردەوام پێکەوەین دێمە مزگەوت تۆ بینم بەردەوام تۆ بیرم هەموو ڕۆژێک بەڵام بیرم کردەوە بەیانی تۆ وەفاتت کرد و منیش وەفاتم کرد تۆ چوو بۆ باشت و منیش چوون بۆ دۆزەخ یان تۆ لە باشتا لە پلەبەرزەکانی باشتا و من لە خوارەوە تۆ نابینم وەڵڵی بێتاقەتیەوەم فەرمووی ئەنتە مع من ئەحبەبتە تۆ لەگەڵ ئەو کەسایە کە خۆش دەوێت تۆ لەگەڵ ئەو کەسایە کە پێغەمبەری خوات خۆشەوێ لەگەڵیایت دڵنیابە لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی چی فەرمووی كل أمة يدخلون الجنة إلا من أبى بلى هم خلق يروات باشتو إلا من أبى قالوا وما يأبى يا رسول الله صلى الله عليه وسلم أو كي أي بيغمبري خواك يأبايا بيجويتوناك فرموي من أطاعني دخل الجنة
ومن عصاني فقد أبى ئەوەی بەگوێی من و فەرمانەکانی منی کرد ئەوە ڕۆتە بەهەشتەوە. بۆیە گەورەترین پاداشتەوەی ئەو ئینسانە لە قیامەتدا لەگەڵ پێغەمبەری خوادایە. ئەو ئینسانە لەگەڵ ئەو پێغەمبەرە نازدارەیە کە ئەم دنیاە شتی وای بەخۆیەوە نەبینیوە. ئەم دنیاە هیچ ئافرەتێک وەکو پێغەمبەری خوای لە کۆش نەکەوتۆتە خوارەوە. وەکو شاعیر فەرمووی وأحسن منك لم تر قط عيني وأجمل منك لم تلد النساء خلقت مبرأ من كل عيب كأنك خلقت كما تشاء. بەڕاستی پێغەمبەری خوا ئاوا بووە. بۆیە خۆشویستنی ئەو زاتە مبارەکە ئینسان بەرەو بەهەشتە بات. لە دنیادا ئەم ئینسانە بە ڕێگا خراپەکانە ناڕوات. چونکە بۆ هێڵێکی هەیە، ترازوویەکی پێەیە، هەر کردەوەی دێ ئەی پێوی بە شریعەتی پێغەمبەر. ئەگەر بەپێ ئەو شریعەتە بوو ئەیکە ئەگەر ناوازی لێنێ. لە دنیادا ئینسانێکی مرتاحە، ئینسانێکە هەموو ڕۆژێ لەسەر ڕێگایەک نییە، هەموو ڕۆژێ لەسەر ڕێچکەیەک نییە، لەسەر ڕێچکەی ڕاستی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام. وەکو دار خورما وایە، وەکو پێغەمبەری خوا فەرمووی موسڵمان وەکو دار خورما وایە، با نایجوڵێنێ بە ئاسانی. بەرووبوومەکەی شیرینە بۆ خەڵک بەردی تێگرێ و خورماوە داتە خوارەوە. ئینسانی مسلمان کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم هەموو فەرمایشتە جوانەی جێڵاوە بۆ من و تۆی مسلمان بەگوێ بکە لە دنیادا ئینسانێکی مرتاحە بێ و لە قیامەتیشدا کی پێخۆشی لە خزمەتی پێغەمبەری خوا. کاکە ئێمە ئەچین بۆ مزگەوتی پێغەمبەرگیان بە دایک و باوکەوە بە قوربانی بین، ئەچین بۆ مزگەوتەکەی پێغەمبەری خواوەندە دڵمان خۆشە، ئەچین سەلامی لە پێغەمبەری خواکەین لە ڕەوزەی شەریفدا ئەوەندە دڵمان خۆشە. ئەگەر ئێمە لە خزمەتی پێغەمبەری خوا بین لە بەهەشتا ئەبێ چەند دڵمان خۆش بێ. ئەمە گەورەترین بەدەستهێنانە، گەورەترین قازانجە، گەورەترین ڕیبحە بەڕاستی کە ئێمە بەدەستهێنین. دنیا چەند ساڵە؟ 100 ساڵ بژین. بەڵێ مامۆستا هەر سەیری سروشتی بانگوازی پێغەمبەران هەموویانەکەی بۆ نمونە هەمیشە ئەوانەی کە بە ڕێگە چەوتولارەکان ناڕۆن زیاترن لە پەیڕەوانی پێغەمبەران. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودەیەکیشا خۆی فەرمێ ئاگرێ لە بیابانێکا کراوەتەوە ئێوە هاوشێوەی پەپولە و پەروانە دێن خۆتانی پیا ئەکێشن، منیش لە دڵسۆزیمەوە بۆتان نایەڵم، یعنی هەر بەرگریتان لێ ئەەکەم لەم پەر دروزەکەم، بەڵام ئێوە هەر خۆتانی پیا ئەکێشن و ئەسووتێن. بۆچی ینی شوێنکەوتنی ناحەق و شەیتان و توولەڕێەکانی ئەوەندە بەلای مرۆڤەوە ئاسانە کە شوێنکەوتنی پێغەمبەری خوای پێ بگۆڕێتەوە؟ طبعا ئینسان دوژمنی زۆرە، ئینسان نەفسی خۆی زۆر جار دژمنێتی، شەیطانیش دژمنێتی. جاری وایە شەیطانەکە دوو جۆرن، شەیطانی ئینس و شەیطانی جن. بە پارەی دنیا و بە سەرۆت و سامانی دنیا دژمنین، یعنی ئەیانەوە لە قشتەی بەرن. پێغەمبەری خوا لەوە فەرموودەیە فەرمێە باسی ئیسلامەکات کە نمونە ئەیەنێتەوە بە سەحابەکان، ئەفەرمێ وەکو وایە ئاگرێک لە دەشتێکا بکرێتەوە پەپولە و شتەکان دێن، پەپولە عادەتی وایە خۆی بەرەو ڕووناکیە، ئەفەرمێ ئێوە وەکو ئەو پەپولانە نازانن تەمەن ئەوە نایزانن ئەو خەڵکە. پێغەمبەری خوا بۆیە فەرموویێتە فەرمێ پەپولەکان نازانن ئەگەر بێنە ناو ئەم ڕووناکیەوە ئەمرن. ئەفەرمێ منش ئەو وەکو ئەو پیاوام بەرگریتان لە یەکەم بۆی نێن، بۆی نەسووتێن، ئێوە بە نەزانی دێن خۆتانە خەنە ئاگرەکەوە. بۆیە ئێمە لە دنیادا پرسیارەکەی لە دنیادا ڕێچکە و ڕێبازی زۆر هەیە، ڕێچکە و ڕێبازی زۆرە کە ئینسان لە خشتە بەرێ. کاکە پارە و سەرۆت و سامانی دنیاە ئینسان لە خشتا باجاری وایە، پۆستە ئینسان لە خشتا باجاری وایە، ئافرەتە ئینسان لە خشتا باجاری وایە، سەرۆت و سامانی دنیا ئینسان لە خشتا بات، نەفسی خۆتە ئینسان لە خشتا بات، شەیطانە ئینسان لە خشتا بات. ئەمە بەڕاستی یعنی ئینسان بەردەوام لە موساڕعەیە، ئینسان بەردەوام لە جەنگێکایە بەڕاستی بەرامبەر شەیطان و شوێنکەوتوانی شەیطان. ئەو شتانەی بۆیە لەم کاتەدا ئینسانی مسلمان کاتێک کە بەرەنگاری ئەم شتانە بێت و تووشی ناڕەحەتیە بێت، تووشی ناڕەحەتیە کە بێکە بۆ ئەوەی بەرگری لە خۆی بکات دەربارەی ئەوەی لەسەر شەڕی ئیسلام بمێنێتەوە. ئەم ڕێچکە و ڕێبازانە زۆرن، زۆرێکیان پەیوەندیان بە مادەی دنیای ئینسانی لە طبیعەتی وایە مادی خۆشەوێ، دنیای خۆشەوێ، حوبی دنیای هەیە، حەزی لە مردن نییە. لە کاتێکدا ئێمەی مسلمان مردن کۆتاشت نییە لە ژیانمانە، مردن سەرەتای دروستبوونی جیهانێکی ترە لە ژیانی ئێمەدا، مردن کۆتایی ئینسانیەت نییە. بۆیە کاتێکە ئینسانێکە بێتە مسلمان بۆ ئەوەندە خەڵک دژایەتی ئەکات، ئینسانێکە خۆی مسلمان نییە، یەهودیە بوذیە، کەس دژایەتی ناکە، ئەمڕۆ هات ئیعلانی ئیسلامەتی کرد خەڵکە بێ بە دژمنی، خەڵک لەسەر ڕێگە لایەدەن.
بۆچی هەر لە فەرمودەش هاتووە کە دەوروبەری بەهەشت بە ناڕەحەتی و موسیبەت و دڕک و داڵ و ئەم ئازارانە تەنراوە بە پێچوانەشەوە بەهەشت بە گوڵ و گوڵزار و شتی خۆش بۆچی ینی مرۆڤەکان هەمیشە مەبەستم ئەوەیە ئەو ناڕەحەتیانەی کە لە شوێن کەوتنی پێغەمبەری خوا تووشیانە بێ بۆچی ئاوایە ینی بۆ سروشتی بانگەوازەکە خۆی وایە یان هەر مرۆڤەکان نایانەوێ بەم ڕێگەیە بڕۆن ئایا مەرجیشە هەر شوێن کەوتنی پێغەمبەری خوا و ڕێبازەکەی ئایا ناڕەحەتی و چەرمەسەری و موسیبەت بۆ شوێن کەوتوانی دێنێ وەکۆی کە بە درێژای مێژوو پێغەمبەران و شوێن کەوتوانیان تووشیان بووە طبعا سروشتی بەرنامەکە ئەوەندە دوژمنی زۆر ئاوایە کاکە ئینسان لێمە لەسەر ڕێگەیەکی لەسەر جادەقیرێکین بەرەو هەولێرە ڕۆین بەڵێ کاکە ئەم سایەقە یەک تۆ زێوا بکە خۆسیارەکە لە دەستی بەرە بێت ئەی باش ئەگەر تۆ لەسەر ڕێگەیەک بی بەرەو بەهەشت دەڕۆی ئەوە ئەولاترە بەڕاستی لەسەر ڕێگەیەکین بەرەو بەهەشت دەڕۆین ئەم ئینسانە بێت زۆر وریابێت بەحاڵ نادات وەرەگەڕێت بەحاڵ ئاگای لە خۆی نەمێنێت خەوی پیا بکەوێ سیارەکەی وەرەگەڕێت بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە ئەوە بزانین پێغەمبەری خوا فەرمێ حفت النار بالشهوات وحفت الجنة بالمكاره أو كجناب باست بله بەهەشت بە ناڕەحەتی دەورە دراوە بەڵام جەهەنم بەخۆشی هەمیشە شتانە شتان و چێژیان زۆترەکە پەرژینیان بۆ کراوە ئەم دنیای دنیای ئیبتیلایە ئەم دنیای دنیای تاقی کردەوەیە خوای پەروەردگار جەل جەلاله ئەم دنیای دروست کرد دنیای تاقی کردەوە طبعا لە کاتێکا دنیا لای خوای پەروەردگار هیچ قیمەتێکی نییە قەت باڵە مێشولێ يعني لو كانت الدنيا عند الله لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة يقبى لم يشو الله يخوى قيمتي بويا نيلا كافر أي لي بخوت والله الدنيا بقيمتها يعني أم دنيا بقيمتها براستي كبقيمة بو إذن إيما لنا دنيا يقدان الرون بروشتيكي بقيمة الرون بروشتيكي بقيمة خوي بيغمبري خو عليه الصلاة والسلام بمعنى فرمية بهجت بنار راحتي دورة دراوة كاك جان تو ناكري برويتا بەهشتێکەوە کە نەبڕاوە بێ بە ئاسانی بیستەنایەوە ناکرێ بەڕاستی ئەبێ خۆتی بۆ هیلاکەی بۆ کردنی خانوویەک بۆ کردنی خانوویەکە یەکێک لە ئێمە بۆ کردنەوەی خانوویەک ئایا هیلاکە بینە هیلاک نابین هیلاکەین بۆ کردنەوەی خانوویەک ئەی بۆ کۆشکێکی بەهشت ئەی بۆ باش دەبەرین نەچوێن هیلاک نابین برا مامەسا با ئێمە لێرە وەکۆڵێ سێ ڕێباز دیاریکەین ڕێبازی پێغەمبەری خوا کە ڕێبازێکی دروست و ڕاستە لە بەرامبەریا ئەو ڕێگانەی کە بەردەوام دژایەتی موسڵمانانەکەن دژایەتی شوێن کەوتانی پێغەمبەرەکە ناو و ناتۆرە و گومان و سیفەتی ناشین ئەخرێتە پاڵیان بۆ ئەوی خەڵکی سار بکرێنەوە ئەمە ڕێگەکانی شەیتان ئەمەش ڕێگەی پێغەمبەری خوا لەم نێوانە ڕێبازێک هەیە بۆ نمونە هیچ ئیلاقەی نییە نەبانگەشە بۆ ڕێگەی شەیتان و خراپەکاریەکان نە بۆ ئەملا نەدژایەتی ئەملاکان نەدژایەتی ئەولا ئێمە ئەم ڕێگەیە چییە؟ ئایا ئەمەش هەر ناکاتە ئەوەی کە بۆ منە کەسان لەسەری ببنە شوێن کەوتی پێغەمبەری خوا ئێمە دوو ڕێگەمان هەیە خوای تەعالی لە قورئان فەرمووی فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر یان مسلمان بوونە یان کافر بوونە ئێمە چۆن شانازیەکەین بە مسلمان بوونی خۆمانەوە ئینسانێکیش کە کافرە شانازی بووە کاوە کافر بوونی خۆیەوە کە مسلمان نییە وەنیە دوو ڕێگەمان هەیە بەڕاستی لەو دوو ڕێگە زیاترمان نییە يعني بڵین کاکە ئینسانێکە نەکافرە نە مسلمان شتیوانیە لە ئیسلامە شتیوانیە يعني تۆ ئەبێیان ئەگەر من ئەڵێم ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەڵێم ئەوە من مسلمانم تەواو ئەبێ بە قسەی ئیسلام بکەم بە قسەی مسلمانان بکەم کاتێک کەسێک دێتە ناو حیزبێکەوە ڕێکخراوێکەوە فۆرمێک پڕەکاتەوە یعنی من رازیم بەم حیزبان فۆرمە پڕەکەمەوە ئیمزایەکات تەواو ئیتر نابێت لە بازنیەوە ئەو ڕێکخراوە دەرچێت شتێک بکا بە پێچەوانەی ئەو ڕێکخراوە جا ئیسلام ئەولاترە بەڕاستیکە ئینسانەکان بەرەو باشتەبە بۆیە ناکرێت ئینسانێک بڵێ من نە موسڵمانم و نە کافرم ئەو شوێن کەوتنی پێغەمبەری خوانی عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بۆ خۆی تێنەگەشتنە لە مۆزوعەکە چونکە ناکرێت بەڕاستی ئێمە بەهەشتمان و دۆزەخمان هەیە یعنی لە بەهەشتدا شوێنێکمان نییە بڵێن ئینسانێک ئاهلی دۆزەخ نەبێ ئاهلی بەهەشتیش نەبێت شوێنێکمان نییە کە بۆ ئەوان دیاری کرابێ مەگەر لە سەرەتاوە کەس شوێنێکەیە ئەتا خوای پەروەردگار بڕیاریان لەسەرەدا کە بڕیارشی لەسەرداون
دوایان خاتە باشتەوە یان ئەیان خاتە شوێنێکی ترەوە دۆزەخەوە. بۆیە ئێمە ناکرێت سێ ڕێگە هەڵبژێرین. ئەم خەڵکە یانەوە تا مسلمان بێت ئیعلانی بکە شانازی بکە بە قورئانەوە، شانازی بکە بە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بڕوا بە پێغەمبەر و پێغەمبەرانیش بێنێت، یان ئەوە تا بەڕاستی کە بڕوای بەوانە نییە ئەو کاتا بێت لە تەڵەفی دووەم بێ. مامۆستا کاتی خۆی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم ناو جەمعی ئەسحابە فەرمێ ئیمانتان نییە ئەگەر منتان لە خۆتان و دایک و باوک و سەروەت و سامان و مناڵ و تەنانەت خۆشتان خۆشتر نەوێ. هەڵە ئیمامی عومەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا وەڵای لە هەموو شتێک خۆشترمەوەی بەس هەرچیە ئەکەم هەرچیە سەیری نەفسی خۆم ئەکەم لە نەفسی خۆم خۆشەویستتر نییە. فەرمووی ئەی عومەر ئیمانت ناتەواو و ناکاملە. ئیمامی عومەر دوای ماوەیە فەرمووی ئێستا سوێن بەخوا تۆم لە نەفسی خۆشم خۆشترە. فەرمووی ئەلئانە یا عومەر ئێستا ئیمان تەواو بوو. لەم ڕۆژە مسلمانان بۆ دەربڕینی شانازیکردن بەوەی کە شوێنکەوتی پێغەمبەری خوان و دەربڕینی خۆشەویستیان بۆ ئەو سەروەرە بەڕێزە ئەو پێغەمبەرە نازدارە ئاهەنگ و مەراسیم و مەولودنامە ساز دەکەن. ئایا ئەمە هیچ دژایەتێکی لەگەڵ ڕۆحی شەریعەتەکەی پێغەمبەری خوا هەیە؟ لە کاتێکە ئەمەش هەر بەشێکە لەو دەربڕینی خۆشەویستی کە پێغەمبەری خوا مەرجە ینی خۆشویستنی پێغەمبەری خوا مەرجە بۆ شوێنکەوتنی. ئەمە چه دژایەتێک لەگەڵ ڕێبازەکە ئەکایان لەگەڵ شوێنکەوتنی پێغەمبەری خوا چن ناکۆکیەک دروست دەکات و هەیەتی؟ طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە چێتە شاری مەدینە، ئەچێتە شاری مەدینە، خەڵکی مەدینە ئەبینێ، یەهودیەکان ئەبینێ، ئەوەی کە لە شاری مەدینەدا ئەیان بینێ، ئەفەرمی ئەمە بۆچی وا بە ڕۆژوو ئەبن؟ فەرمیانەوە ڕۆژێکە و پێغەمبەری تیان نەجات بوو، ئەوی تیان نەجات بووە، ئەمە خۆشی دەرەبڕن. دەربڕینی پێغەمبەری خوا فەرمووی ئێمە ئەولاترین خۆشی دەربڕنی بەوانە. لێرەدا هەندێک لە زانایانە فەرموون ئەگەر ئینسان خۆشی دەرنەبڕێە، خۆشی دەرنەبڕێ ینی پێی خۆش نەبێت کە پێغەمبەری خوا هاتووە منقیزی بەشەریەت بوو، سیراجێکی مونیر بوو، خوا لە قورئانە فەرمێ ئەم ئینسانە ئیمانی تەواو نییە. جارێت ئاسڵاگەر پێی خۆش نەبێت پێغەمبەر هاتووێ، کەواتە من پێم خۆشە پێغەمبەری خوا هاتووە، خۆشەویستیەکە دەرەبڕم، خۆشەویستیەکە دەرەبڕم، بەڵام بە شێوازێکی شەرعی، نە ئاهەنگێک شتێکە گێڕێ، نە تێکەڵاویتیایە مەسەلان، نە مەدحێکی پێغەمبەری خوا یەکانگیر و تەبایە لەگەڵ شەریعەتی پێغەمبەری خوا. من پێم وایە کە کۆمەڵێ زانایانیش ئەفەرموون ئەگەر ئەو ئاهەنگێڕانە بە شێوەیەکی شەرعی بێت و شتی حرامی تیان نەکرێ ئەوە دروستە و هیچی بەرنامەکەم تەواو بووە. پێمان خۆش و درێژە بەم باسە بدەین بەستر کاتی بەرنامەکەمان دیاری کراوە. زۆر سپاسی بەڕێز دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامی باس و خواست. خوای پەروەردگار ئێوەش بپارێزێ لەگەڵ ئەو پێغەمبەرە نازدارەی حەشەمەتی یا رب العالمین. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەک تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن. خواتان لەگەڵ.